خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ هەمیشەڵێن لەوەی کە گەشتکردن ئارامی با دڵ و دەروونمان ئەبەخشێت و هەروە زیاتریش ئێمە شارەزا ئەبین لە وڵاتانی دیکە و لە کللتوری وڵاتانی دیکە. بەڵام ئەگەر هەڵگری پاسپۆرتی عێراقی وی ئەتوانین بەبێ ویزا سەردانی چەند وڵاتکەی ئەمڕۆ ئێمە لە تەوەرەکەماندا زانیاری زیاتر وەرەگرین لەگەڵ ئەوەشدا بۆ فیزای شنگن لەوانەیە من زۆر کەسمان هەبێت تەقدیمی کردبێت بەڵام نەیتوانی بێت بەدەستی بهێنێت ئەویش لەوانەیە کۆمەڵە هەڵەیەک هەوو بێت کە ئەنجامی دابێت. ئێمە ئەمڕۆ ڕێنمایی زیاتر وەرەگرین بزانین چۆن ئەو هەڵانە چین کە زیاتر ئەو کەسانە کە بۆ پێشکەشکردنی ویزای شنگن ئەنجامی ئەدەن و بەڵام لە دوایە بە ڕەفز بۆیان دێتەوانە و ناتوانم بچین. ئێمەمانەوێت زانیاری زیاتر وەربگرین لەسەر تەوەرەکمان بە میوانداری زۆر بەڕەس خاتوو هاژە محەممەد وەکو خاوەنکارێک لە یەکێک لە کۆمپانیەکان لە شاری سلێمانی. خاتون سڵاو لێبێت و بەخێر بێت. بەسەرتا بزانین جۆرە جیاوازەکانی ویزا چین؟ ئێمە وەکو پاسپۆرتی عێراقی جۆرەکانی فیزەمان بۆ چەند بەشێکدا بەشکراوە. هەندێک لە فیزەکان یەکسەر ئەتوانین داخلی ئەو وڵاتە بیت بەبێ بوونی هیچ فیزەیەک پێوترێ فری فیزە. لەگەڵ گەشتن بە فڕۆکەخانەی وڵاتەکە ئەتوانن فیزەکە وەربگری وەکو لوبنانە، تونسە، عەفوەن تونسە، ئێرانە، مالیزیایە لەگەڵ دۆمینیکایە و چەند وڵاتێکی تریش. جۆرێکی تر لە فیزەمان هەیە پێوترێ فیزی ئۆن ئەرایڤڵ، واتە تۆ لەگەڵ گەشتنت بە وڵاتی بەرامبەردا ئەتوانی فیزەکە وەربگری. ئەمەش چەند مەرجێکیان هەیە، زۆربەی هەرە زۆری لەسەرەوە کۆکن کە پێویستە کاتۆ تکتی چوون و هاتنت پێبێ لەگەڵ مانەوەی مانەوەیت لە هۆتێل لەو ماوەی کە بۆ دیاری کراوە. جۆرێکی لەو فیزانە کە پێویستەکە پێش ئەوەی کە سەردانی وڵاتەکە بکەی ئەلکترۆنیک فیزەیە، پێویستەکە ئەلکترۆنیک فیزەیە بەردەست بخەی بۆ تۆی گەشتیاکە سەفەرەکەی. ئەمیش بە ناردنی چەند دۆکومنتێک بۆ کۆمپانیا گەشتیارەکان بێ یاخود بۆ وێبسایتانە بێکە لەلایەن وڵاتانەوە دانراوە کە زۆربەی وڵاتە عەرەبیەکان ئەگرێتەوە وەکو ئیماراتە، قەتەرە، بەحرێنە، سعودیە و لەگەڵیشیا ئەرمینیا و سنگافورەیە. جۆری چوارەممان کە یەکێکە لە قورسین جۆرەکانمان کە پێوترێ ڕکوایر فیزە، واتە تۆ پێش وەختە پێویستەکە کۆمەڵێک بەڵگەنامە حازرکەیت و وادی چاوپێکەوتن لەگەڵ قونسوڵەدا بنیت، اینجا پاشان چاوپێکەوتن بکەیت، اینجا توانی فیزەکەت وەربگریت. زۆر باشە. ئەوەی کە ئێستا لە لای خۆمان هەیە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان چەند وڵاتێکن لەوانەیە دۆست دەرگاکان بێمە کردبێتەوە بەڕووی ئێمە بۆ وەرگرتنی فیزە. بەڵام ئەو تایبەتمەندیانە چییە؟ یەکێ لەوانەی کە ئێستا زۆربەی ئەوانەی بینەرمانن ئەڵێ هەچینە هەر نووسینگەیە هەر کۆمپانیایەک یەکەم شت پێمانەڵێ بێ حسابێکی بانقی زۆر باشە تا بێت و لەگەڵ ئەم حسابە بانقیە تایبەتمەندیەکانی کە چیەکەم کەسە خاوەندارێتی بێت و بتوانێت ئەمەلێکی هەبێ کە فیزەکە وەرەگرێت. ڕاستە ئێمە کە باسی فیزەی بە تایبەتی شنگن و وڵاتانی بەریتانیا و ئەمریکا و کەنەدا ئەکەین ئەمە زۆر بەڕوونی ئاگادارەکەینەوە. کاتێک کە توی پێشکەشکار کە پێشکەشی ئەم فیزەیە ئەەکەی پێویستە کات چەند تایبەتمەندیەک هەبێت لە وەرگرتنی فیزەکەیە تاوەکو نەبێتە هۆکاری ڕەفض. با دوجار ئێمە لەناو کەوانەیە داینەنین کە هەر کەسێکە لە ئێمە کە بچێت تەقدیمی کە ڕەفزی بۆیێتەوە ناشتەکەوانیە ئەکەوێتەوە سەر ئەو بەڵگەنامانەی کە تۆ پێشکەشیەکەی بە قونسوڵ و تا چەند تۆ والێکەی گومان لە قونسوڵ کەم ئەەکەیتەوە کە تۆ ئەڕۆیت و ئەگەڕێیتەوە. بەداخەوە ئێمە لە دوای 2014 بەهۆی ناسەقامگیری لە ناوچەکەیە و زۆرترین کۆچی هاوڵاتیانی کوردستان بەرەو وڵاتانی ئەوروپا و بەریتانیا و کەنەدا وای کردووە تا ڕادێک نامتمانەبوونێک هەبێ لەلایەن قونسوڵەکان و بەرامبەر بە هاوڵاتیانمان. بەڵام ئێمە لە کۆمپانیاکەمان و لە زۆربەی کۆمپانیەکانی تریش دەستەیەکی ڕاوێژکاری زۆر باشمانەیە کە وایان کردووە کاتێک کەسێک یەتە لامان پلانێکی تۆکمەی بۆ دابنین بۆ گەشتەکەی و لەگەڵیشیە هەموو ئەو بەڵگەنامانە ڕوون بکەینەوە کە ئەو پێویستێتی تاوەکو وا لە قونسوڵ بکە کە گومانی ئەوەی نامێنێت کە ئەم کەسە ئەڕوات و ئەگەڕێتەوە. یەکێک لەو بەڵگەنامانەی کە زۆر وردە ئەویش بریتە لە هەژماری بانکی کە حساب بانقی پێ دەڵێن کە پێویستەکە بەڕوونی تیا دەرکەوت بێ کە موچەی ساڵانەی موچەی مانگانە و ساڵانەی کە داخلی ئەم حسابە ئەبێت و پاشان لی دەرەچێتەوە بەکارهێنێتەوە ڕۆژانە و هەڵەباوەکانی تیانەکرێکە لە زۆربەی کەسایەتەکان ئابینی وانە. بۆ نمونە ماوەی 2 ساڵە ئەبینین کە موچەکەی 20 میلیۆن دیناری عێراقیەکە کاتێک کە سەری بانقەکەیەکن 25 میلیۆن دیناری لەسەرەی کەواتە تۆ چیت سەرف کردو لەمە ئەمە ئەبێتە هۆکارێک بۆەوەی کە قونسوڵ وا بکە گومان لە تۆ بکات کە ئەم پشگیری بانکی یان یاسایی نییە یاخود ئەوەی هەڵیتیا هەیە
ئەمە یەکێکە لە نقطە هەرە باوەکان کە ئەبێتە هۆی ڕەفز. یەکێکی تر لە هۆکارەکانی ڕەفز نەبوونی کاتی دیاری کراوە. تۆ لە کاتێکی دیاری کراوە ڕوونی بکەیتەوە کە گەشتەکەیتە ئەو وڵاتە و لە هەمان کاتیشە دەرچوونت هەیە لەگەڵ بوونی مانەوەت هۆتێل کە یەکێکە لەو نقطانەی و خاڵانەی کە زۆر گرنگی پێدرێ لەلایەن هەموو قونسڵگیرەکانەوە کە پێویستەکە ئەو کەسێک کە ئەڕوات لەوێ ئەمێنێتەوە هۆتێلەکەی و جێمانەوەکەی تەواو پارەکەی درابێت و حجز کرابێت. یعنی بوونی تکتی تارەشی هەبێت. هەنێک لە ئێستا هەنێک لە قونسڵگەرەکان وایان کردووە حتا بوون تکتی تارەکەش پێویستەکە پەیمێنتەکەی کرابێ. هەندێکیان ئەڵێ بەس تەنها پیشانمان بە وەکو پریبوکینێ کە تۆ لەکەی ئەگەی تو لەکەی ئاگەڕێتەوە. بەڵام ئێستا یەکێک لەوانە قونسڵی یۆنانە وای لێ کردووە کە تکت و هۆتێلەکەت پێویستەکە 100% پارەکەی درابێت ئەگەر بێت و 100% پارەکەی نەدرابێت ئەبێتە یەکێک لە هۆکارەکانی ڕەفز. و لەگەڵیشیا بوونی دڵنیایی تەندروستی. دڵنیایی تەندروستی هەتاوەکو چەند ساڵێکیش لەمەوبەر ئێمە خۆمان هەنێک جاریش خەلەل لە خۆمانە هەیە وەکو کۆمپانیا گەشتارەکان باسەکەم لەبەر بوونی چەند پارێکی کەمتریان کەمتر تێچوونی پلانێک ئەم بەڵگانامانی کە بەردەستی یەخین کەمی بکەینەوە کۆمەڵێک لەوانەیە کاری نایاساییمان کرد بێ بەرامبەریان. یەکێک لەوانە دڵنیایی تەندروستیە کاتێک کە تۆ داوای ئەەکەی لەوانەیە من بە مەبلەغێکی زۆر کەم بتوانم بۆ بکەم بەڵام بە فێک کردومە کە ئەمەش ئەبێتە هۆی ئەوەی کە یەکێکە لە بەڵگەنامە نایاسایەکان و کە ئەچێتە بەردەمیان ئەبێتە هۆی ئەوەی کە ڕەفزت لێ وەرگرێ. خۆشبەختانە ئێستا هەرچەنە ئەمە خۆشبەختانەش نییە توانم بڵم هەردوو لایەنەکەی هەیە خۆشبەختانەیە لەبەرەوەی کەسانێکی زیاتر ئەتوانم فیزە وەربگرن. ئەتوانم بڵێم وەکو شتێک خراپە بۆ بوونی ئێمە وەکو کۆمپانیا گەشتارەکان یاخود ئەو کۆمپانیانی دڵنیایی تەندروستیان هەیە لە کوردستانە کە مەودایان نییە چیتر بتوانن پێشکەشکردنی دڵنیایی تەندروستی با یەکێک لەو قونسڵانە بکەن. ئێستا بۆ نمونە یەکێک لەوانە یۆنانە لەگەڵ ئەڵمانیا بە هیچ شێوەیە دڵنیایی تەندروستیەکانی کوردستان و عێراق ناخواتیانە بێت تەنها لەلایەن ئەو کەس لینکانەوە بکرێت کە خۆیان دایانناوە. ئەمەش وای کردووە کە نامتمانەبوونێکی زۆر هەبێت لە بینی قونسڵگوری و هاوڵاتیانی کوردستانە و هەمان کاتە ئەو بەڵگەنامانەی کە ئێمە کەسێنین باوەڕ ئەکەن ئەگەر پێتان بڵێم هەندێک کەیس هاتووەتە بەردەستمان بینی ومانە زەواجی کردووە کە زەواجەکەی ڕاستی نییە یاخود مناڵ بۆ خێزانەکەی زیاکراوە کە بوونی نییە. ئەمەش وای کردووە کە هەندێک لە قونسڵەکان لە ماوەی ئاخیرە گەشتونێتە سەر ئەوەی کە تۆماری خێزانی داواکەندا کات بەعادلەوە کە پێوترێ سوورەتقەی عائیلەی بەڵێ تاوەکوی دڵنیا بنکایان بە تاوەتی ئەم کەسانە خێزاندارن یاخودنا. ئەمانە هەموو هۆکارن بۆی کە فیزەکە باشتر بێتەوە و بێتە هۆی ڕەفز. یعنی یەکێک لەمانە ئەبێتە هۆی باش هاتنەوەی یاخود ڕەفز وەرگرتن. باشەرێکێکی تکە لە هۆکارەکان تەمەەن تا چەند کاریگەری هەیە ئەگەر کەسەکە گەنجێت یاخود تەمەنێکی هەبێت. ئێمە زۆر ئەم شتەمان هەتاوەکو پێش 2020 باسە کرد ئەمان و تەمەنی مناڵ لە خوار تەمەنی 2020 ئەبێتە هۆی ئەوەی کە ڕەفزی بۆ بێت. مەبەستم لە خوار 18 ساڵەوەیە یاخود لەسەر و 25 ساڵەوە بێ باشترە بەزنە شەوازەکان ئێستا گۆڕانکاری زۆر باشی بەسەرا هاتووە. بۆ نمونە فیزیک خوێندنمان هەیە تۆ لە دوای 18 ساڵەوە توانی تەقدیمی فیزیک خوێندن بکەی بۆ زۆربەی یارە زۆری وڵاتەکان کە مەشخۆی لە خۆیان شتێکی باشە و هەروەها فیزیک کۆنفرانسمان هەیە کاتێک کە کۆنفرانسێ یا ئیڤنتێک لە وڵاتەکان ئاکرێ ئێمە ئەتوانین بەشدار بینتیایە و باسانی ئەتوانین بڵین تا ڕادێکی باشتر ئاسانە بۆ وەرگرتنی فیزەکە. باشە خاتو هەژە زۆر کات بۆ نمونە کەسێکت بۆ نمونە بە نمونە بێنینەوە وڵاتی کەنەدا کەسێکت لەوەیە کەسەکە پاڵپشتی دەکات داوت نامەیەکت بۆ نێرێ ئێوە وەکو کۆمپانیاکان ئەمە تا چەند ئاسانکاریە بۆ بەڵگەکانی ئەو کەسەی کە ئەوێ بڕوا سەفەرکا بۆ بەڕێژێکی بەرچاو ئاسانە نەک تەنها لە کەنەدا ئەتوانین بڵین لە وڵاتانی شنگن و بەریتانیا و ئەمریکا و کەنەداش بەمەرجێ ئەو کەسەکە لەوێ خاوەنی پاسپۆرتی وڵاتەکە بێ بتوانێت کە داوت نامێ ئینڤیتیشن لێتەرێک بۆ تۆ بنووسێ دوو جۆری هەیە ئەتوانێت پاڵپشتی مادیت بکە یاخود پاڵپشتت نەکە ئەمە ئەبێتە هۆکارێکی زۆر باش بۆ وەرگرتنی فیزا ئەوەی ئەمێنێتەوە تەنها ئەو بەڵگەنامانن کە پێویستەکە لەلایەن چی کۆمپانیا چی تاکە کەس خۆی بێ ینی کەسەکە خۆشی ئەتوانێت بەڵگەنامەکانی خۆی حاضر بکە ینی با ئێمە وای لێ نەکەین بڵین تەنها کۆمپانیاکان ئەتوانن بەڵام ئەوەیە ئێمە وەکو کۆمپانیاکان لە بەرەوەی ستافێکی لێ هاتوومان هەیە لە کارکردن لەسەر فیزەی شنگن و بەریتانیا و ئەمریکا و کەنەدا ئاسانتر ئەتوانن یارمەتی دەربن بۆ هاتنەوەی فیزەکەت بۆیە بەڵگەکان ئەتوانرێ هەمووی ئامادە بکرێت و ئەچە بۆ وادی چاوپێکەوتن و لە ماوەی ئەو کاتی کە دانراوە ئەتوانێت فیزەکە وەربگرێتەوە. زۆر باشە و کەسانێکیان بۆ ئەوێت بە دڵنیاییەوە کۆمەڵێک ڕێکاری یاسایی هەیە کە ئەبێ ئەنجامی بن تا چەند لە کۆمپانیا گەشت و گوزارەکانە سوود لەو کەسانە وەرگیراوە کە پسپۆرەکان لە بواری یاساییایە
بۆ ئەوەی بتوان بە شێوازێکی باشتر ڕێکارە یاساییەکانیان بۆ جێبەجێ بکەن. ئێمە لە بەشێکی فیزەی شنگنمانە پێویستەکە ئەو دۆکیومنتانەی کە هەمانە هی کەسیەکە پێویستەکە تەرجمەی قانونی بکرێت وەرگێڕانی یاسایی بۆ بکرێت ئەمەش تەنها ڕێگە پێتراوە لەلایەن کەسە یاساییەکانەوە بکرێت بۆیە ئەم بەشەمان ئێمە بەتەواوەتی بەستۆتەوە بە کەسە یاساییەکەەوە تاوەکو ئەوان ئەو وەرگێڕانی یاساییانمان بۆ بکەن ئەو بەشەکانی تری وەکو بوونی تکت و هۆتێل و دڵنیایی تەندروستی و پڕکردنەوەی فۆرم هەمووی لەلایەن کەسانی شارەزاوە ئەبێ بکرێت و ئەبێ خبرەیەکی باشی هەبێ تاوەکو بەتەواوەتی بتوانێت ئەو فیزەی کە پێویستێتی وەری بگرێن ئێمە زۆربەی هەر زۆری کەسەکان کەیەنە لامان پێش ئەوەی کە کاتێکە دۆکمنتەکانیان ئەبینین بەڕوونی ئازانین کە ئەم کەسە فیزی بۆیێتەوە یاخودنا مەگەر هەندێک جار حاڵەتی نەخوازراومان هەیە بۆ نمونە قۆنسڵ ئەگۆڕێ کاتێکە قۆنسڵ ئەگۆڕێ ئەوێ شتێکی جیاواز بکە یاخود ئەو فیزانی لەو ماوەیەتە بەردەستی بە ڕەفز ئەیە یاخود هەر هەمی بە کۆنفێرمەیە ئەمە ئەوێت بڵێت من تازە هاتوومەتە شوێنەکە پلانێکی کەم هەیە پلانێکی تازەترم هەیە بە شێوازێکی تر هاتوومە کارەکانەکەم یاخود ئەوەیە لمیتی فیزە نەماوە لەو کاتەیە کۆمەڵێک فیزەی زۆر درراوە هەتاوەکو ئەو کاتە و لمیت نەماوە دوجار با ئێمە بزانین بەس ئێمە ئەو گومانە بڕەوێنینەوە لەلایەن قونسڵگرەکانمان کە ئێمەی خەڵکی کوردستان ئەڕۆین و ئەگەڕێینەوە مە بەمەستی گەشتکردن وڵاتیاوان بەکارێنی زۆربەی هەرە زۆری قونسڵەکان خۆیان یەن یەک بێک داوامان لێکن کە بڕۆین و ئەو پارەی کە هەمانە لەوێ سەرفیکەین بەس تەنها ئەوەیە کە گومانەکە زۆرە کە خەڵکی کوردستان و ناوچەکە بەعام ئەڕۆن و ناگەڕێنەوە هاتوواژە پرسیارێکی تری هاوڵاتیانەوەی ئەڵێ کەسێک بۆ نمونە من ئێمە لای بەڕێستان پێمەڵی ئەبێت کتی تارت بۆ بپڕم پێمەڵی تامینی سەحی پێمەڵی بۆ نمونە کۆمەڵی پێداویستی هەیە وەکوی پەیوەند باسی کرد ڕێگای یاسایەکان ئەمە و دکۆمنتانە تۆپە تەرجمەی بکەی بۆ زمانی ئینگلیزی ئەمانە هەمووی پارەی ئەوێ دوای ئەوە دوجار تۆ چیتە بۆ نمونە قونسڵخانێتی لە هەولێر بێت چاو پێکەوتنێ لێش بڕە پارەیەکە لێسەن ئای زۆر کەزم پرسیارە با بەڕوونتر بکەین ئەڵێ من $1000 سەرفەکەم و لەو لا شۆڕەفزم بۆیێتەوە ئێوە وەک کۆمپانیاکان کە ئاگاتان لە شتەکانە چۆن هۆشیاریان بە هاوڵاتیان کە باشترین ڕێگە بگرێتە بەر بۆی کە ئەم پارێشی نەفەوتێ و بشبێت خاوەنی فیزەکە پێش هەموو شتێک کاتێککە کەسێک گێتە لای من داوای فیزا لە من و ستافەکەمەکە ئێمە کە سەری پلانەکەیەکەین کە ئەم کەسە بە چی مەبەستێک بڕوات و سەفەر بکە لە سایە 80 بۆ 70 ئەگەداریەکەینەوە کە ئەم فیزی ئەم کەیێتەوە ڕەفزە بێت یاخود ئەپرۆڤە بێت دواتر ئەکەوێتەوە سەر وردەکاری پلانەکەی تا چەند پلانێکی باشی هەیە تا چەند ئەو دۆکمنتانەی کە پێشکەشی بە قونسڵی ئەکا وای لەکە قونسڵ گومانی نەمێنێت کە ئەم کەسە ئەڕوات و ناگەڕێتەوە لە هەمووی مهمتری وەکو پێشتریش باسمان کرد بوونی حسابانقەیەکی باش لەگەڵ بوونی پشگیریەکی کاری باشایەکەوە ئەکات کە تۆ لێرە مستەقریت پێویستت بەوە نیە وڵاتی ئەوان بەکاربهێنی تو بۆ نەهاتنەوە تەنها ئەوەیە بڵێگان لەگەڵی شا وردەکاریەکانی ترمان هەیە کە هەندێک کات لەسەر دڵنیایی تەندروستیە کاتێکە تۆ پێویستت بە دڵنیایی تەندروستی تاوەکو شتێکی نەخوازرا لە وڵاتەکەی ئەوە ڕوویە بتوانێت بە کەمترین کولفەلی دەربچی یاخود تکت و هۆتێلە کە پێویستەکە بەڕوونی دیاری بکەی کە لە چ کاتێکە ئەڕۆیت و لە چی کاتێکە گەڕێیتەوە لەگەڵ ئەو دۆکمنتانەی کە تایبەتن بە تۆ پێویستەکە بە وردی و بەبێ هیچ بوونی نایاساییەک بیخەیتە بەردەست زۆر باشە ئەگەر کەسێک بێت بۆ ئەوێ بەڵام پلانەکەی ئەوە بێت کەنێتەوە بە ڕاستگۆی بێ ئەوە بڵە لەوەی کە من ئەچم بۆ ئەوێ بەڵام نامەیە بگەڕێمەوە لەوێ هیچ ئەم ڕێکارانە جێبەجێکرێت لەوەیەکی ئێوە کارەکانیان بۆ پرسیاری ڕۆژانەی هەموو هاوڵاتیانەکە کاتە بەسە وەڵامەکەی وەربگرن بڵێ کە پێمانەڵەن فیزەی ئێوە فیزەی گەرانتیە 100% کە ئێمە بڕۆین و نەگەڕینەوە یاخود فیزەی ئێوە چی جۆرە فیزەیەکە ئەتوانێت 100% بۆ ئێمە دەستەبەر بکرێت و گەرانتی 100% هەیە ئێمە با لێرەوە پێتان بڵێم هیچ فیزەیەک 100% گەرانتی نییە و لەگەڵیشیا هەموو ئەو فیزانەی کە هەموو ئەو فیزانەی کە هەمانە ئەتوانین بڵین تۆی هاوڵاتی کەیتە لای ئێمە هەموو هاوڵاتێک ڕێگە پێدرانی ئەوەی هەیە کە داوای فیزە بکە و ئەگەر بە فیزەی ڕەفز بێ خۆت بە ئەپروف بێ هیچ لە شتەکە ناگۆڕێت لەسەر کەسایەتی تۆ نیە تەنها غەڵەتێک هەیە لە دۆکمنتەکانتەوە ئەتوانی جارێکی تر دووبارەیەکەیتەوە نمونەمان هەیە لەسەر فیزەی بەڕیتانیا جاری یەکەم ڕەفزی بۆ وەرگیرتووە خەلەل هەبووە لە دۆکمنتەکانیان پێیان وتۆ کەمانە خەلەلن جاری دووەم 6 مانگی بۆ هاتوتەوە ئێستا خاوەنی 10 ساڵیە یعنی گۆڕانکاریێکی باش ئەکرێ ئەگەر تۆ بێت و بە وردی کار لەسەر ئیشەکان ئەشکێتەوە سەر کەسەکە خۆی
بەڕاستی ینی تۆ لە کاتی خۆیان بڕوو لە کاتی خۆیان بکەڕیتەوە بەڵێ. وەسیقەیەک دروستکەی لە وڵاتە سەد لە بە تایبەتی سەد. وڵاتی بەڵێ. بەرتان خاتواژە ئاوکاران پرسیاریان پرسیارە ماوەیەک بڵاو بۆ لە ناو خۆمانە بۆ نمونە ئەو وڵاتانەی کە دراوسێن پێلامانەوە وڵاتی ئەوروپانی دراوسێن وتوانین ساڵانە گەشتیان بۆ بکەین بۆ نمونە وڵاتی ئێرانە لەوانەیە ویزەی نەوێت بەڵام وڵاتی تورکایە زۆر کات ویزەکەمان لەسەر قورسەکە و زۆر کاتیش ئەی وەستێنێ لە ئێستا حالیان وەستانێتی بەس پێشووتر قەرارێکی دەرکرد بۆ نمونە ئەو کەسانەی کە لە خوار 18 ساڵەوەن و ئەو کەسانەشی لە تەمەنیان لە 50 ساڵۆن ویزیان ناوێت ئەم قەرارانە تا چەنە بێتەوەی کە خەڵک زیاتر بتوانێت گەشت هەر کاتێک یەک بڕیاری تازە دەرچێت لەسەر شوێنێکی گەشتیاری بێتە هۆی ئەوەی کە گەشتارێکی زۆر ڕووی تێبڕا بۆ نمونە ئەم ساڵێک خۆشببختانەیەکێک لە وڵاتانەیە کە دەرگای کردەوە بە ڕووی کوردستان و عێراق تونس بوو کە فیزەی بەتەواوەتی لەسەر پاسپۆرتی عێراقی کە پێشتر پێشتر فیزەکەی قورس بوو وەرئەگیرا بە قورسی ئەوە بچیتایەتە بەغدا تاوەکرێت بگرتایە ئەمە وای کرد هەفتانە فڕۆکە لە فڕۆکەخانەی هەولێرەوە دەرچێت بۆ تونس و بگەڕێتەوە گروپێکی گەشتیاری زۆر کرا بە وڵاتی تونس یعنی کاتێککە هەر بڕیارێکی تازە لە ڕووی گەشتیاریەوە دەرەچێت کۆمەڵی گەشتیاری زۆر ئیسفادەی لە یەکەن و ئەتوانن بەکاری بێنن چونکە ڕاستیان ئێمە ئەو وڵاتانی کە بۆ گەشتکردن هەمانە بۆ پاسپۆرتی عێراقی زۆر کەمن کاتێکیش کە هەر یەکێک لە وڵاتانە وڵاتێکی تازەیەتە ناو یاخود هەر بڕیارێکی تازە دەرەچێت هەموو گەشتارەکانمان حەزەکەن گەشتی بۆ بکەن زۆر باشە زۆر سپاس بە ئامادەبوون زۆر سپاس بەڵێ خۆشەویستان هیوادارین ئەگەر کەسێکتان گەشتان کرد بەزە و ڕێکارانە بگرنە بەر لە بەروی کامان کۆمپانیاکان لینکێکی باشیانەی و هەموو ڕێنمایە تازەکانیان لایە کە سەردانیان کەن تاوەکو ئەوان بە شێوازێکی باش کارەکانتان بۆ جێبەجێ بکەن